سڵاوتان لێبێ. نەخۆشیە ڕۆماتیزمەکان جۆریان زۆرن، بەشێکیان بە هەوکردنی جونگەکانیان و لەوانەیە بەشێکی تریشیان بە نیشانەی تر لە سیستمەکانی تر بێن، بۆ نمونە سیەکان، گورچیلە، چاو، دەم، مێشک و دەمار بێن. و چ جونگەیەک توش بووە، ئایا هەوکردنی جونگەکان چ جونگەیەکی گرتوتەوە، بۆ نمونە جونگە بچووکەکانی گرتوتەوە، یاخۆ شانی گرتوتەوە، یاخۆ پشتی گرتوتەوە، ئەوانە هۆکارن لە دەستنیشانکردنی جۆری نەخۆشی ڕۆماتیزمەکە و لەگەڵ یان نەخۆشەکە چ نیشانەیەکی تری هەیە و لەگەڵیشیە هەنێ پشکنینی تایبەت بە نەخۆشی ڕۆماتیزمە هەیە، یارمەتیمانەیە بۆ دەستنیشانکردنی جۆری نەخۆشی ڕۆماتیزمێکە. چارەسەرکردنی نەخۆشیەکەش لە نەخۆشیەکە و بۆ نەخۆشیەکی تری ڕۆماتیزمە جیاوازی هەیە و لە باری تایبەتی نەخۆشێکە و بۆ باری تایبەتی نەخۆشێکی تر هەر جیاوازی هەیە. بۆیە پێویستە پزیشکی تایبەت بە نەخۆشیەکانی ڕۆماتیزم نەخۆشەکە ببینی و بەبێ جۆری نەخۆشیەکە چارەسەری بۆ دابنێ.